گفتگۆ قسە و باسکردنا لەسەر یەکێک لەو شانوانی کە لە ماوەی 2 ڕۆژە بە خۆشحاڵیەوە لە نێوهۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان لە شاری سلێمانی نمایشکرا. ئەوی شانۆی یادەوەری گاڵتەجارەکە دیارە دەقەکەی مۆنۆدرامیە و یەکێک لە شانۆکار وەروە دەنهێرە بەتوانەکان کەویش بەڕێز گیڤارا جەبارە کاری دەرهێنانی بۆ ئەم مۆنۆدرامایە کردووە. بەڕێز گیڤارا جەبار ئێستا ڕاستەوخۆ لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵ منەوە گفتگۆکەین لەسەر شانۆیەکە. کاک گیڤارا ستاوت لێ بێم کاتت باش بێت. سڵاو کاتەش باش هیوادارم ئێوەش باش بن تەندروست باشن. زۆر سپاس بۆ بەڕێزت. باسێک لە شانۆی یادەوەری گاڵتەجارێک بکەین و پێم خۆشە باسێک لە ناوەڕۆکەکەی بکەین کە باسی لە چیە کرد. بەڵێ شانۆی یادەوەری گاڵتەجارێک لە نووسینی مامۆسای هاوڕێم و مەرکەمالە و هەروەها دەرێنانی خۆم بوو. کارەکە کارێکی مۆنۆدرامیە شانۆیەکە بۆ چەند جۆر شانۆمان هەیە، بەڵام ئەمان کاری شانۆی مۆنۆدرامیە. ناوەڕۆکی بابەتەکە باز لە ژیانی هونەرمەندان دەکا بە گشتی کە چۆن هونەرمەندان هەرگیز هاوکاری ناکرێن و کاتێک بەرهەمێکی و یاخود نمایشێکی شانۆیان دەبێت هاوکاری ناکرێن لەلایەن ڕۆشنبیریەوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و یاخود لەلایەن ئەو کەسانی کە سەرمایه‌دارن و توانای ئەوانەی هاوکاری بەرهەمە هونەریەکان بکەن. باز لە هونەرمەندەکە کە چۆن هەمیشە پەراوێز کراوە، بەڵام لە کۆتاییدا کە مرد لە ناوەندی شارە پەیکەرێکی بۆ دروست دەکرێت، بەڵام کە لە ژیاندایە چەندین نووسینی هەیە بۆی چاپ نەکراوە، چەندین بەرهەمی شانۆیی هەیە کەس نییە هاوکاری بکات، بۆیە لە کۆتاییدا وای لێ دێت کۆتایی بە ژیانی خۆی دێت و ئیتر ناوەڕۆکە بە تایبەت باز لە خەمی هونەرمەندان دەکات لە کوردستان بەگشتی. شانۆیەکە گزارشتە لە هونەرمەندێکی دیاریکراوی یاخود بابەتەکە تاوی هونەرمەندانی کورد بە شێوەیەکی گشتی لە شوێنێکی دنیا بنەگرێتەوە؟ نا بە تایبەت بۆ هەموو کوردستانە بۆ تەنها بۆ هونەرمەندێکی دیاریکراو نییە نمایشەکە، تەنها ئەوەندە بوو کە یەکەم ڕۆژی نمایشەکەمان پێشکەش بە ڕۆحی باتی گۆڤار ئەنوەر کرد کە لەم 2 ڕۆژە کۆچی دوای کرد ماڵ ئاوایی لێکردین و دەقەکەش پەیوەست بوو بەداخەوە، دەقەکەش پەیوەست بوو ڕێک بە ژیانی ئەوە بە تایبەت ڕێک لەگەڵ ژیانی ئەو دەگوزا و وەکو وەفایەک بۆ هونەرمەندە دڵسۆزە کە ساڵانێکی زۆرە پێش ئێمە ئەو دەستی بەکار کردووە و من کە تەمەنێکی بچووکمە بۆ سەیری ئیشەکانی کار گۆڤارم کردەوە. دیتر وەکو وەفایەک بۆ ئەو پێمان باش بوو کە ڕۆژ یەکەم پێشکەشکەین بۆ و ئەژینا تایبەت نەبوو بە هیچ هونەرمەندێک بەڵکو تەواوی کۆی هونەرمەندانی کوردستان. پێشوازی بینەر بۆ کارێکی لەم شێوەیە چۆن بووکە هەم مۆنۆدرامیە و هەروەها هەم باس و گزارش لە ژیانی هونەرمەندانەکات لە کوردستان بە شێوەیەکی گشتی. بەڵێ سپاس بخۆم لە ماوەی 2 ڕۆژەدا بینەرێکی باشمان هەبووە، وەکو ئەو نمایشە شانۆی ناکە بینەرێکی بەرچاوی هەبوو بێت، بەڵام بینەرێکی جددی و بینەرێکە حەزی بە کاری شانۆ بووە. ئەو جۆرە بینەرانەمان هەبوو بۆ تایبەت هونەرمەندە دیارەکانی کورد تایدا لە نمایشەکەماندا بینەر بوون و تاو ڕێک لەگەڵ خەمی واندا بووین و لەگەڵ خەمی وانیشدا نمایشەکەمان کردو. باشە لە ئێستاە ئەو کەسانی کە شانۆنامە ئەنووسنەوە و ئێوە ژوەکو ئەکتەران کاری لەسەرەکەن بۆ سەرتەختەی شانۆ تا چەند ئەتوانن کە بەشێک لە گرفت و لە کێشەی کۆمەڵگەی کوردی لەلایەن شانۆنامە نووسە کوردەکانەوە جارێکی تر بنووسرێنەوە و ئێوەکو دەرهێنان سوودی لێوەربگرن بۆ ئەوەی کە بڵین زیاتر ئەو بەرهەمانە بچنە سەرتەختەی شانۆ کە لە نووسینی شانۆنامە نووسە کوردەکان وەک لە بیانیەکان؟ بەڵێ لە ڕاستیدا بە تایبەت لە ئێستادا چکە کوردستان لە بار ناموارێکی زۆر ناخۆشدایە. بەڕاستی نمایشی شانۆی یاخود نووسینی تێکستێکی شانۆی کە تراژیدی بێ بۆ کۆمەلگا و هەم بۆ خەڵکەکەش تۆزێک ناخۆشە. بەنمونە کۆمەلگا مرۆڤ لە ئێستا لە کوردستاندا پێویستی بەشتی کۆمیدیە تاکو تۆزێک پێ بکەنێت، یعنی ئەوەندە تراژیدیان نەبینێ. ئەو کێش و گرفتانەی کە بەنمونە لە ناو هونەرمەنداندا یاخود لە کوردستاندا بەڵێ دەتوانێت بکەێتە ناو تێکستێکی شانۆی کوردی، بەڵام گەر فێر بکەین لە ناو تێکستە جیانەکانی ویدیام شکستبیر و ئەنتوان چخۆف و بێنبێری و ئەوانە زۆری تریش خەمی گرفتی کوردستانی تێدا، یعنی کە چەند ساڵ پێش ئێستاش نووسراون و گرفتی زۆر کێشەی کۆمەڵایەتی نەک کێشەی هونەرمەندان بە تایبەت کێشەی کۆمەڵایەتی و کێشەی ناوخێزان و کێشەی دەرەوەش هەموو شتێکی تایە. بۆیە ئەو دەگەڕێتەوە سەر دەرهێنەر کە ئەو تێکستاڵ لەژێرە چکە قسەیەگەی لە ناو هەموو شت کارێکی شانۆیدا کە دەڵ هەڵبژانی تێکزەک و هەڵبژانی هاوسەر وایە ئیتر بۆیە دەرهێنەر ئەو کەسەیە کە هەڵدەستێ بۆی کە تێکستێکی وا هەڵبژێرە کە لەگەڵ کۆمەڵگاکەی بگونجێ و
و لە ناخی کۆمەلگاکەی تێبکات. بینەری ئێستا بە شێوەیەکی گشتی چۆن پێشوازی لەم جۆرە نمایش و لەم جۆرە کارانە و لەم جۆرە شانۆیان ناکەن؟ لە ڕاستیدا بینەر بە بڕای من لە ئێستادا هۆشیارە، ینی چەپڵە بۆ زۆر نمایش لێ نادات کە درکی بەوە کردووە چەندین درامای بینیوە لە تەلەڤیزیۆنەکان، چەندین نمایشی شانۆیی بینیوە بەتایبەت لە شاری سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیری و نمایشی شانۆیی زۆری لێ دەکرێت. بۆی لە ئێستادا بینەر هۆشیارە. ڕەنگە ئەو نمایشی کە تۆ دەیکەی بە دڵی ڕێک دقیق بە دڵی بینەر نەبێت، بەڵام ئەوەی هەیە کە لە ناخی بینەردا ینی کەمێکی هیچ نەبێت لە ناخی بینەردا بوونی هەیە. پێشوازی بینەران بۆ نمایشە شانۆیەکان سپاس بخوا زۆر باشەوە. لە ئێستادا بینەر درکی بۆ کردووە کە پێویستە زیاتر گرنگی بە هونەر بدرێت، نەک لە شار لە دەرەوە لە قەزاکان لە ناحیەکاندا، بۆیە پێشوازیان زۆر باشە. زۆر باشە. کاکی بارە پێم خۆشە بزانم پەیامی تۆک و دەرهێنەرێک کە کاریگەرانە بۆ کارێکی مۆنۆدراما کردووە، پەیامەکە چی بوو؟ ئەتویست چی بگەینی تا بینەری خۆت؟ پەیامەکەی من هەمووکو دەرێنەر وەک وەکتە لە ناو نمایشەکەدا ئەوە بووە کە هیچ نەبێ حکوومەت بەرپرسان ئەو کەسانێکە سەرمایه‌دارن ئەو کەسانێکە خاوەن پلەپایان لە کوردستاندا بتوانن هاوکاری هونەرمەندان بکەن، نەک لە شارەکان لە قەزاکان لە ناحیەکاندا بتوانن لە هەموو شوێنەکان هۆڵی تایبەت بە نمایشی شانۆیی، هۆڵی تایبەت بە سینەما دروست بکرێ و لەلایەکەوە لە خەمی هونەرمەنداندا بەرهەمەکانیان بۆ بە نمونە کتێبە بۆی چاپ بکرێت، بە نمونە فیلمی سینەمایە هاوکاری بکرێت، یان شانۆییە یان کۆسێتی موزیکە یان تابلۆ شێوەکاریە یان کارێکی پیکەرسازی، هەر شتێکی تر بە گرنگ ئەوەیە کە هاوکاری هونەرمەندان بکرێت. پەیامەکەی من ئەوە بووە و چۆن دوێنێ و پێرێ کاکۆڤارماندی بۆ شێوازە کۆتایی بەژیانی هات، هیوادارم هونەرمەندانی تریش بۆ شێوازە کۆتاییان دێنێتەوە، دڵنیاشم بۆ شێوازە کۆتاییان پێدەکات حکوومەت نێتە سەرخەت و هاوکاری هونەرمەندان دەدەن. ڕاستە. بێگومان لە ماوەی 2 ڕۆژە ئێوە کارەکەتان نمایش کرد، لە پلانە هەیە بیبەنە شار و شاوشکەکانی تری هەرێمی کوردستان یاخود تەنها و 2 ڕۆژە بۆ ئێوە لەو 2 ڕۆژەیە پامی خۆتان گەیاندووە؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە کە هاتین لە قەزای دوکانەوە هاتین و نمایشە شانۆیمان هێناوە، هیچ کەسێک هیچ کە لایەنێک هاوکارمان نەبووە، تەنها بە 50,000 دینار ئەو نمایشمان هێناوە کە 2 ڕۆژ لە شاری سلێمانی نمایشمان کردووە. بۆیە ئێمە ئامادەی ئەومان دەبڕۆگە هەر کەسێک لەتوانێت بێت بتوانێت سپۆنسەری کارەکەمان بکە. ئێمە ئامادەین لە سەرەتا دواتر بینەوە لە پیرەمەگرون چکە نووسەری دەستەکە مامۆستاومێت خەڵکی پیرەمەگرون و پێمان خۆشە لێ سەرەتا بیکەین، دواتر لە شاری کۆی و لە شاری ڕانی و لە شاری هەولێریش نمایشی بکەین. گرنگەوەی کە کەسێک هاوکار تامی مادی بکە یاخود هاوکاری بکە بۆ ئەوەی کە تۆ نمایشەکەت بینی بۆ شارەکانی تری کوردستان. بەو هیواین ئەگەر شتێکی ترە ما بێ کاگیڤارە فەرموو. زۆر سپاس، دەستوساتان خۆش بێ، زۆر سپاس بۆ کەناڵەکەی ئێوە کە هەمیشە لە خەمی هونەرمەنداندا. زۆر سپاس بۆ بەڕێز گیڤارە جەبار، شانۆکار واروە دەرێنەری شانۆیی یادەوەری گاڵتەجارێک کە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمان بوویت.